سەبارەت بە تورکیا لە تورکیا چییە گوزەری لە ڕاستی ئەوەی کە لە تورکیا گوزەرێ بە بڕای من ڕاگەاندنی هەفتەی ڕابردوش قسەمان کەوتمان لە هەڵدێری ڕاگەاندنی ئیستیبدادی بێپەردەیە ئەژی تورکیا و لەم هەفتەی ڕابردووە هەموو نیشانەکانەوە نیشاندا کە ینی ئاماژەکانەوە نیشاندا کە لە ڕاستیە ئەردۆگان مەبەستێتی کە ئیستیبدادی خۆی فەرزکە و ئەو کاتی کە هەڵی بژاردەوە بۆ ئەم کردەوەیە کە دەمێک خۆی بۆ مەڵازداوە بەڵام ئەم کاتی کە هەڵی بژاردووە پاش ئەو گفتوگۆیە هاتووە کە لەگەڵ ترامپا کردوێتی و بە جۆرە لە جۆرەکان پێچێ پشتگەرم بێ بەوەی کە ترامپ و ئەمریکا و دەستە و دایرەی ترامپیش هاوکاریەکەن پشتیەگرن بۆیە لە کردەوە سەرکوتگەریەکانی خۆی بەردەوام بووە ئەوەی لە ڕۆژەکانی ڕابردووە ڕوویداوەی نزیکەی سەدان لە خوێندکاران کە ژمارەکە نزیکە بێتەوە لە 2000 کەس کە دەستگیر کراون لە زیندانان و هەندێک لە دەستگا ڕاگەاندەکانیان داخستووە بە هاوکاری ئیلۆن ماسک بەشێکی زۆر لە ئەو ئەکاونتانەی کە لەسەر تویتەر بە تایبەت یاخود پێگەی ئکس کە ئێستا ناوی بۆ بە ئکس لەلایەن ئیلۆن ماسکەوە بەشێکی زۆر لە ڕەخنەگرانی ئەردۆگان و دەسەڵاتەکەی بە داوای ئەردۆگان لە ئیلۆن ماسک ئەو ئەکاونتانە داخران سانسۆریان خرایە سەر وە ئەوانەی کە لە دژی ئەردۆگان بوون ئەکاونتەکانیان داخرا هەروە جگە لەوەش دەستگای میدیایی تەلەڤیزیۆنێکە لە دژی ئەردۆغان تەبلیغاتێ کرد و پشتیوانی لە خۆپیشاندان ناڕزایەکانە کرد ئەویش داخرا لە 24 ساعتی ڕابردووە ئەم ڕووداوانە ڕوویداوە تەنانەت بەشێک لەو خوێندکارانەی کە لە ناڕزایەکانە بەشداریان کردو یاخود تەنانەت باسی خۆپیشاندانەکانەکەن لە زانکۆ لە شوێنی خوێندکاران بڵین لە مەسکەنی خوێندکاران کە بۆ خوێندکاران دانراوە دەرەکرێن و قبول ناکرێن کە لەو جێگانە بژین یاخود بمێننەوە هەموو ئەم کردەوانە و سەرباری ئەوەی کە هەوڵدان ئێستا ئەمجاران بڵێن بەڕێوبەری شارەوانی ئەنقەرە کە لە جەهەپەیە ئەو بەنیازە کە خۆی کاندیدکە یاخود ئەگەرێکی ئەوە هەیە خەریکن دۆسیەکیش بۆ ئەو تەرتیبەکەن بۆی لە ڕێگەی دادگاوە ئەویش ڕاپێکی دادگا بکەن و ئەویش بگرن جگە لەوانە دوێنێ بوو خوازانم کە ئەمڕۆ خەبەرەکەیم بینی ئەردۆغان لە یەکێک لە کۆبوونەوەکانی حیزبەکەیە ڤیددیۆیەکی نیشاندا کە بە ئاشکرا سەرۆک کۆمارێکی واکە سەرۆکی وڵاتێکە بە ئاشکرا ڤیددیۆکەیان تەزویر کردبوو ینی مونتاجیان کردبوو و هەنێک دیمەنی ناڕزاییەکانی جۆرجیان هێنابوو خستویانە ناوە ڤیددیۆکە کە گوایە ئەمانە لە ئەستەمبوڵ و لە ئەنقەرە و ئەوانە ڕویان داوە لە دژی پۆلیس بۆیکەوە مبەرڕێک دۆزنەوە بە سەرکردکردن و بۆ لە خوێن هەڵکێشانی ئەم ناڕزاییانە و هەڕەشەکانی لە ئیمامۆغڵ زۆر ڕوون لەبەر چاوی میدیاکان وتی کە تۆ بەرەو قەبرەچی بەرەو ئەوەی کە هانە دەیاتوەوانە بەرەو لە گۆڕانت ئەبا ئەوانە بە جۆرە لە جۆرەکان هەڕەشەی کوشتن و لە ناوبردننی کرد وتەنانەت ئەو تۆمەتانەی کە دێتە پاڵپەکەکە گوایە پشتیوانی لەمانەکە بۆی کە وەکو ڕزایی تیرۆریستی حساب بکرێن و هەمانە هەموو ئەمانە ڕێگە خۆشکردنن بۆ سەرکوتکردنی ئەم جوڵانەوەیە بەش بە حاڵی خۆم تێبینیم ئەوەیە کە ئەردۆغان کێشەیەکی گەورەی بۆ دروست بووە بەڵام ئەم ناڕزاییانە ناڕزایی زۆر بەرحەق و ڕەوان و ناڕزایی یەکن بۆ بەرەنگاری بوونەوە بەرگرتن بە ڕاگەاندنی ئیستیبداد بەڵام حقیقەتەکەی ئەوەیە کە ئەردۆغان پشتی قایمە بە دۆخێکی زۆر کۆنەپەرستانەکە لە دنیاە بەڕێوەیە لە جێگایەکە کە بۆ نمونە ترامپ سەرکردەی گەورەترین دەوڵەتی دنیاە ئەویش لە لای خۆیەوە هەڕەشە لە حاکمەکانەکە و هەڕەشە لە دادگا ئەکا بۆی کەوا بێدەنگیانکە لە بەرامبەر خۆیە و پێشێلی بڵێن بەها ئەوەی کە پێڵێن بەها دیموکراتیەکان و بەهاکانی مافی مرۆڤ و ئەواناکە
بە سەدان بە هەزاران دیان هەزار خەڵک لە حکومەتاوە دەرەنێ و بێکاریانەکا و بەم جۆرە لە دۆخێکی لەم بابەتانەیە ئەم دۆخە کۆنەپەرستە بە قازانجی ئەردۆغانە و هەروە لەو لایتری شەوەم جوڵانەوەی سەرباریەوەی جوڵانەوەیشی زۆر فراوانەوە جەماوەریشی زۆر بەشداری تیا کردووە لە ڕیزی پێشەوەش بەشی زۆری خوێندکاران هەن بەڵام جوڵانەوەیە کە بێ ڕابەریەوە بێ ئەلتەرناتیڤێکی دروست بۆ هەموو دۆخەکە تورکیا و ڕژێمی تورکیا لە دێر زەمانەوە کێشەی لەگەڵەوەیە هەیە کە بنەماکانی لەسەر ئەساسی فاشیزمێکی ڕوون و ئاشکرا دانراوە بەشێک خەڵک ئەمە نازانن تەنانەت هیتلەریش سوودی لە پرینسیپەکانی ئەتاتورک وەرگرتووە بۆی کەوا جوڵانەوەکەی خۆی بەڕێخە ئەم دام و دەستگایە لە بەم شێوازە دامەزراوە هێزێک و لایەنێکە نەتوانێت تەجاوزی کولی دەوڵەتەکە بکە سەرنجام لە بەرامبەر ئیستیبداد و لە بەرامبەر هەڕەشەی سەرکوتا بێدەست و پێ ئەمێنێتەوە ناتوانێت داکۆچی لە ئەو نەختە ئازادی و پراوێزەش لە ئازادی بکە کە لە تورکیاە هەیە و دیارە ئەم کارش ئەم کردەوەیش وەگە بە سەرنجام بگاوە ئەوەی کە ئەردۆغان ئێوێ بە سەرنجامی بگەێنە کاریگەری گەورە لەسەر تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاستدانێ ممکنە کێشەی گەورە بۆ ئەو پرۆسەیە دروستکا کە بەڕێوە بوو بۆ کۆتایی هاتن بە جەنگ و شەڕ و دەست پێکردنی پرۆسی سیاسی بۆ چارەسەرکردنی مەسەلەی کورد و هەروەها بەڕاستی باز لەواکرێ کە هەڕەشەی جەنگی ناوخۆش لە تورکیا لە ئارایە لە بەرەوەی تەرەفەکەی بەرامبەریش زۆر بە توندوتیژی لە بەرامبەر ئەم سیاسەتانی ئەردۆغانە ئەوەستێ بەڵام وەک وتم بەدیلێک وەلتەرناتیوێکی ڕوون و ئاشکرا دیار نییە لەبەرەوە ممکنە کە بەم ئاراستە نالەبارەیە بڕوە ئەگەر چی هیچ شتێکیش لە سیاسەتە 100% نییەوە ئێمەمانان کە ئەم باسانەژەکەینەوەوانە حتمما هەمیشە و دایمە بێت چاوی ئومێدمان لە کار و کردەوەی جەماوەری شۆڕژیە ڕوو بەجان هاتوو بێ بەڵام دۆخەکەژە بێ بە بابەتیانە خوێنینەوە من لێرە ئەوەستم دیتر پێم وایە کاتی ئەوەیە کە تۆ سەرنجەکانی خۆ بڵی ڕەحمان فەرموو سپاس دیارە تۆ زۆر لایەنت لێکدا و ڕەنگە بە دقت پەیگیریکتر بێ منیش بە ئەوە بڵێم لە چه هەلومەرجێکە دەوڵەتی ئەردۆغان دەستی برد بۆ ئەم کارە مەسەڵەن بۆ 6 مانگلەوە پێشەوە کاری نەکرد یا 9 مانگلەوە پێشەوە کاری نەکرد خۆ لەو وەختەوە لە وابزانم 2019 بوو هەرم کەسە بوو بە شارەداری ئیستانبول ماوەیە دوای ئەو بۆ کاری نەکرد منیشما بە هەلومەرجە جەهانی و منتەقەیەکە ئەردۆغان و سیستمەکەی پێی وایە فرسەتێکی داوەکە نەیارانی خۆی لە مەیدان بەدەرکە من پێیان بێ فاکتۆرێکی مهمیە و سەرکەوتنانەیە کە لە سووریە بەدەستهێنا ئەوە بڕەگە و غڕورەی پێداوە و لە سەرکەوتنێکی بەدەستناوە سەرکەوتنێکی منتەقەیە تا چەند دەوامیە بێ بەڕاستی دەوامیشی زۆر لەوانێت توولانی نەبێ لەو خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەی کە مەبەستی ئیسرائیل و ئەمریکایە بە تایبەت ئیسرائیل ئیسرائیل بەهێزبوونی دەوڵەتی ئەردۆغانی زۆر پێخۆش نییە ئەمە ڕەنگە کێشەیەک بێت فاقەن بینی نەتانیاهو و ترامپ لە داهاتوە شتێکی دیکەژەوە بوو هەر لە پێناو پێشبردی ئەم بەرنامانەی ئەردۆغان بە نەزەرم ئەوە معلوم بوو ئەوەی ئەڵێن حەولەدا لە کارتی کورد استفادە بکە کارتی مەسەلەی کورد استفادە بکە بۆ سەقامگیرکردنی زیاتری دەسەڵاتی خۆی بنەدەم تا ئێستاوەی نیشانداوە دەقەن دوایەوەی ئەم مەسەلەی دەنگۆی مزاکرە لەگەڵ PKK و پەیامەکەی ئۆجەلان هاتووە ئەوانە ئەمەلان ئەڵان خودی PKK دەم پارتی هێزی سیاسی ئاکتیوی ساحنەی کوردستانی تورکی خستۆتە بەرامبەر دووڕایانێک ئەگەر بڕۆن لە جەهەپا و لە بەرابەر ئەم ڕەوتی ئیستبدادی ئەردۆغانە ڕابوەستن خۆ بە وەختەی تر زۆر معلومە فەورەن هیچ تەوەجۆهێک لەلایەن دەوڵەتی ئەردۆغان و هاوپەیمانەکەی باخچەلی ترەوەختە نە بە پەیامی ئۆجەلانە کرێ نە بە ئەو پرۆسەی کە بەدەستیان وێ هەرڵانژە بینی ئەم هەفتی یەک هەفتە زیاتر گوزەراوە بەشی زۆری شارەکانی
تورکیا گرژیە شلوقیە تەزاوراتە مزاهرەیە بەڵام لە شارەکانی کوردستانە ئەم حرەکەتە نییە ینی بە نەزانم ئۆردۆغان زیرەکانە لە کارتی مەسەلەی کورد و لە مختە استفادەی کردووە و نیشانەدا نیەتەکەی لە داهاتووشە ببورن هەروواکە دەنەچە ئەم شتانە بەلاعین حاڵە ئەو قسە زۆر دروستە لە دەورانەکە کە فاشیزمی ترامپ لە سەرکارە ئەڵان تۆ بینی ڕوتی بەرەو ئیستبدادی چوون لە خودی ئوروپاش جریاناتی ڕاستی ئفراتی فاشیست خەریکەن زیاتر هێزەگرن لە خودی ئەمریکادا بەرحاڵ سەرکوتی سیاسی بەگشتی پەرەی گرتووە لە نەزمی مەوردی نەزەری ترامدا هیچ جێگایەک بۆ هیچ مانعێک بەرابەر بە ئیستبداد بوونی دەسەڵاتەکان وجودی نییە بەرعکس بەرحاڵە و ڕوتەکەی وا نیشانەدا لە دەوڵەتانی ئیستبدادی زیاتر حمایەتکە لە کەراری ئەوان ڕاوەستێ هەرم مناسباتە نزیکەی کە لەگەڵ پوتین هەیە کە سەرکردەی دەوڵەتێکی ئیستبدادیە لە رووسیا زانی چۆنە با من هەر لێرە قسێ بکەم زۆر جار هەر لە چەمکی کە هاوڕێیانی چەپ نیرۆ چەپەکانیش بەکاریەبەن فەرقی بینی دیکتاتۆری و ئیستبدادی فەرق قایل نین هەموو وڵاتێک ئەڵان 200 وڵاتی دنیا هەیە ئەو دەسەڵاتی لەسەر ئەو دەوڵەتەی لەسەر کارە ئێمە مارکسیستەکان پیاڕێنەوە دیکتاتۆری بۆرژوازیە ئەنی دیکتاتۆری هەیە دیکتاتۆری لەگەڵ ئیستبداد فەرقێکی هەیە عاقبەت تۆ بینی لە وڵاتانی ئەوروپایی دەوڵات بە معنای دامەزراوەی دیکتاتوری چینی باڵادەست کە بۆرژوازیە هەیە بەڵام ئەلان لە وڵاتانی ئەوروپایی بە زۆری تا ئێستاوا بووە لە ئسکاندیناویە کە من و تۆ زندگی تیاکەی ئیستبداد نییە بەو معنایە زندانیکردن لەسەر عقیدەی سیاسی لەسەر نەزەری سیاسی لەسەر بۆچوونی سیاسی وجودی نییە بەڵام لە سوورەتەکە لە وڵاتانی بەتایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست و یا لە ئوروپای شەرقی قەدیم و ئێستاش بەرحاڵ یا لە رووسیا علاوە بەر دەوڵەتەکە دیکتاتۆریە ئیستبدادیشە ئیستبدادی بۆ معنایەتەوە لەوێنە ئازادی بیر و ڕادەربڕین عقیدە دەربڕین ئەمانە نییە زیندانی سیاسی وجودیە جەست تەفاوەتی لانیکەم سیستمی ئوروپای غەربی و خودی ئەمریکاش تا دەورەی ترامپ و ئەوانە بوو زاهرەن نیشانیانەدا کەوان ئیستبدادی نین بەڵکە عاقبەت بیر و ڕادەربڕین مەجاری هەیە بەڵام ئێستا لە سیستمی هەم ترامپە و ئێستا ئۆردۆغانیشە پوتینیشە جمهوری ئیسلامی ئێرانیشە قەدیم بەعسە بەرحاڵ ئیستبدادیە تورکیەش واقعاً عومدەتەن وڵاتێکی ئیستبدادی بووە حتا ئەو وەختەی ئەتا تورکیەکان لەسەر کار بوون هەرم جەها پەوشتە لەسەر کار بوون بەرحاڵ ئەوە لەم 20 ساڵی ڕابردووە لەژێر فشاری واقعیەتی جەهانی مەیلێکە خودی هەیەت حاکمەی تورکیە بوویەتی بە ئیتحادی ئوروپا وەسڵ بێ هەموو ئەمانە ئەو ئیستبدادیە توندیەی مثلا 30 ساڵ 40 ساڵەوە پێش نییە دەورەی کەنانەی ورێن و ئەوەی ئێوە پێڵن ئەنقلابی ئەسکەری ئێمە پێڵێن کودەتا نەبوو لەم 20 ساڵەدا بەڵام ئۆردۆغان لە وەختەوە جێگا پێی خۆی قایم کردووە محکەم کردووە ئەم ڕەوتی ئیستبدادی زیاد کردووە هەرێستاژ نییە هەر تورکیە لە ساڵانی ڕابردووە یەکێ لە وڵاتانەیە کە زۆرترین ڕۆژنامە نووسی لە دەستگیر کراوە هەر ئەمڕۆ باسەکەن لە نێو 180 وڵاتە مقامی 158 هەیە ئەنی مەزورمە بەرحاڵ 158 وڵات لە دنیادا لەو وەزی باشترە هەر ئەمڕۆ بۆ یاد دوێنێ ژۆرنالیستی رادیۆی یا تەلەڤیزیۆنی BBC و دەرنا هی بەشی ئینگلیسیەکەی و دەرنا زۆرترین ژۆرنالیست هەر لەم ڕۆژانەدا لەوێ گیراون غێرە زەوەی تۆوتە نزیک 2000 کەسیش بەرەو ژیران ڕۆشتووە بەڵێ ئۆردۆغانە ئێوە هەم ئەو ئیستبدادە تون کاتەوە هەم دەسەڵاتی خۆی محکەم بکە و ئەمە لەم بابەتەوە لە بەرابەردا ئەم جوڵانەوەی هەیە معلومە ئەوەی دژی ئیستبدادا واقعاً حەقوازانەیە بەڵام ئەوەی تۆ ئەم خودێم جوڵانەوەی یەکدەست نییە جەهەپەی تایە کە حزبی دووەمی ئەوەیە حزبی کەمالیستەکان و ئەتا تورکیەکانە بخۆی هیچ کارنامەیەکی خاوێنی نییە لە ڕابردووە و نە لە ئێستا بۆ دیفاع لە مافی ئینسان و ئەجملە لە کۆمەلگایکی وەک تورکیا ئەو هەموو ساڵە کە مەسەڵەن زوڵم لە خەڵکی کوردستان کراوە بە
بەشێک بەدەستی دەوڵەتەکانی ئەمان بووە. ئەو هەیە ئەو ئالتەرناتیوێکە حیزبیشە ئالتەرناتیو حیزبی دووەمە، بەڵام وایە ئەو ناتوانێت نوێنەرایەتی ئەم جوڵانەوە هەمەگیرە بکە. ئەلئان ئەبینی هێزی ئەو چەپانەی کە ئێستا لە تورکیا هەن جا هەر نەوع چەپێکن هەر بۆ چوونێکیانێ هێزی چەپی تایە، نەسڵی تازەی تایە، ژنان و کوڕانی گەنج و تازە کە ئەڵەن سەر بە هیچ حزبێکیش نین، بەڵام دژی ئەم دەسەڵاتین، دژی ئاردۆغانین، دژی ئستبدادەکەین. بەرحاڵ منیش پێم بێ ئەوەیە ئایا لەم کێشەدا ئاردۆغان سەرەکەوێ یاننا ئێستا ئەگەری زۆر هەیە کە سەرکەوتن بەدەست بێنێت، چونکی عاقبەت ڕەقیبەکەشی ڕیژەیەکی لە کۆمەلگای ئەوێ هەیە کە جاپەیە، بەڵام ئەلاوە بەرجە من پێم بێ لانەکەم لایەنی دیکە هەن ئەگەر هەمووشیان یەک دەست نەبن نتوانین وەکو لایەنی سێمێک تەمەشاکیان گەنجانن، خوێندکارانن، هێزی چەپن لەوێ حقەتەکەوێ بە تەنیا خۆیان ئالتەرناتیوێکی قەوی نین مەگەر لەم کێشەی بینی جەهەپە و ئەکەپ و دەوڵەتی حاکم بتوانن ژیرانە و شیارانە خۆیان بە ئیسفادە بکەن، خۆیان بە قوتکەن، خۆیان بەهێزکەن. چونکی ڕاستەکە ئەگەر ئالتەرناتیوێکی سێکۆلاری سێوەمی ئازادی خواست بەرابەری خواست بە تەواوەتی نەیەتە مەیدان، کێشەکە بینی هەرم دوو حیزبە سنەتیەی ئەوێ بێ ئاکپ و جەهەپە هەر ئاڵوگۆڕێکیش بە وجود بێ عاقبەت بەرێ ئازادی خواست زۆری قەزەنج لێ نابینە. هەرچەند من شکاندنی ئەردۆغان لەم دەورەم زۆر پێ باشە. ئەگەر ئستبدادی ئەردۆغانی بشکێ شکست بێنێ ڕقیبەکەی سبێنە دوایی دەسەڵاتیش بەدەست بێنێ ناتوانێت ئەم ڕەوشە ئستبدادی ئیدامە بدە. شکاندنی ئستبداد ئەڵان مەسەلەیەکی مهمە. من بارەوە درێژتر نەبێ، بەڵام کێشەی کە ئێستا هەیە بە نەزەرم لێکدانەوەیکی قوڵتریشی لە پشتە ئەویشەوە عاقبەت ئەگەڕێتەوە بۆ ئەو کێشەی قەدیمی بینی سنەتە سیاسەکانی بۆرژوازی هەیەت حاکمەی تورکیە کە هەم سنەتی ملی ئیسلامیە کە ئەردۆغان ئەروە حزبەکەی ئەڵان نمایەندەجەکە، هەم سنەتی سێکۆلار ئاتا تورکیە کە ئەویش بەخۆی کارنامەیەکی زۆر ڕەشی هەیە کە ئێستا جەهەپە زاهیرەن نوێنەرایەتی بکە کەمە ئەگە کرا لە درێژەی باسەکە تیش بخینە سەر ئەم لایەنانش. بەرحاڵڵێ ڕاستە، بەڵام سەرنجێکت باس کرد لەسەرەوەی کە لە کوردستان لە شارەکانی کوردستانی تورکیا ئەو خۆپیشاندان و شتی کە لە هین ئەیبینین لەوێ ڕوونادا لە بەشێک ممکنە سەرکوت و تونند و تیژیە کە لە کوردستانە ممارەسەکرێ خودت پراکتیزاکرێ زۆری جیاواز بێت لە شارەکانی تری تورکیایە. ینی هەمیشە و دایم دەوڵەت و دەسەڵات لە شارەکانی کوردستانی تورکیایە زۆر دڕندانەتر بەرامبەر بە خۆپیشاندانەکانە وەستێتەوە. میشە لە وڵاتەکانی کەشاوایە، لە ئێرانیشە بە جۆرە لە جۆرەکان وایە ممکنە جوڵانەوەکە نەگاتە ئاستێکە ئومێدەوارێکی زۆری تیابێ و ئەوانە خەڵک متەڕەدی دەبێ یاخود بەگومانەوە بەشداری لە جوڵانویشی لەم بابەتەیەکە. باسەکە لەسەرەوەی بەڕاستی ئەو ئاماژەی کە تۆ کردت بەوەی کەوا ئەم دوو سنەت و ئەم دوو تەقلیدە و ئەم دوو ڕەوتە لە بەرامبەرێکا وەستاون وە کێشەی گەورەی ئەم ناڕزایی ئەوەیە کە لەم لاوە جەهەپە ڕابەرایەتێکە. جەهەپە حیزبێکە، حیزبی ئەتاتورکە لا یەزال بەڵێ ئێستا بەم وەختی ئێستا لە بەرامبەر ئەردۆغانە بە جۆرێک نوێنەرایەتی سکولاریزم و نوێنەرایەتی بەشێک باسی ئازادی و باسی دیموکراتی و دەوڵەتی قانون و ئەمانەکە، بەڵام جەهەپە زۆر کێشەی نەبووە لەگەڵ دیکتاتۆر و مستەبیدەکانی ڕابردووی تورکیایە هاوڕابێ یاخود لە پشتیانەوە بوەستێەوە. کاتێک کە ئەمە ضروری بووە بۆ سەرکوتینیارەکانی خۆیان تەرەدودیان نەکردو یاخود بڵێن هین نەبوون، زۆر دوودڵ نەبوون لەوەی کەوا پشتیوانی لە دیکتاتۆرەکان بکەمەوە. هەر ئەمە شەوای کردووە ئەم جوڵانەوەیەک بێت کە ئومێدێکی ئەو تۆ لەلایەن بەشی توێژاڵی زۆر فراوانی خەڵک دروست نەکبەوەی کەەوە ئابوو گۆڕێکی ڕادیکاڵانە و ڕیشەی لە ناودۆخی تورکیایە پێک دێ.
بەهەرحاڵ ئەوەی کە ئەبینرێ هەتا ئێستا دیمەنەکە ئاوایە کە دیارە وەگوتم ئەگەری ئەوەی کە بگۆڕێت بە حکمی هاتنە ناوەوەی جەماوەر بە شێوەیەکی فراوان و ئەوانە هەمیشە هەیە، بەڵام دۆخەکە ئاوایە کە بەشێک ئەم سیاسەتانە و ئەم هێرشانە و ئەم بەڕاستی بردننی تورکیا بەرەو لێواری جەنگی ناوخۆیی من خەبەرێکم خوێنەوە ئەمڕۆ لەسەر تویتەر نووسرا بوو کاتی خۆی لە کاتی کۆرۆنایە بە هۆکاری ئەوەی کە گوایە بۆ بەرەنگاربوونەوەی دزیکردن و جەردەی و ئەوانە لە ناو گەڕەکەەکانی ئەستەمبول و شارە گەورەکانی تورکایە ئەردۆغان 700,000 پاسەوانی تعین کردووە 700,000 پاسەوانی دامەزراندووە ئەم 700,000 پاسەوانە بە تەنها بە ئینتەرویەک یا بە مقابلەیەکی زۆر کورت و بەوەی کە دڵنیابن کە پشتیوانی لە ئەردۆغان و لە سیاسەتەکانی ئەردۆغانەکەن و ئەمانە هێنراون و دامەزرێنراون ئێستا ئەم 700,000 هەمویان بوونەتە بەشێک لەو هێزە سەرکوتگەری کە پەلامار و شەڕ لەگەڵ خۆپیشاندەرانەکە جگە لەوەی گروپی جۆربەجۆری تیرۆریستی بەشێکیان هەتا زۆر داعشیانە دەرەکەونەوەوانە دێن قسە ئەکەن و ڤیددیۆ بڵاوەکەنەوە کە ئێمە داکۆچی لە بڵێن جمهوریەتەکەین داکۆچی لە دەوڵەتەکەین و لە حکومەتەکەین و لە کاتوساتی ئەوەیە کە پێویست بێت ئێمە بەرەنگاری دوژمنانی ئیسلام و دوژمنانی حکومەت ئەبینەوە ئەمە بۆ خۆی هەڕەشەی بردننی تووشایە بەرەو لێواری جەنگی ناوخۆ کە ئەمە لە ڕاستیە خەڵک معلومە کە تەجروبەکانی سووریا و لیبیا و باقی وڵاتانی تروانە نیشانێت ئەمە بە قازانجی کەس نییەوە بەر لە هەر کەس بە زەرەری خەڵکی کارگەر و زەحمەتکێشە لەبەرەوە ئەگەر زەمانەتێکی ئەوە نەبێت کە ئەم ئاڵوگۆڕانە بە شێوەیەکی خێرا ڕووبات و دەسەڵاتی ئەردۆغان بگۆڕێ بە دەسەڵاتێکە لانی کەم ڕێز لە لانی کەمی ئەو شتانە بگرێکە لە 20 ساڵی ڕابردووە وەکو قوانین و ئەوانە لە تورکیایە هەبووە ئەو دەم خەڵک ئەم مجازەفەیە ناکە یەک شتی تریش پێویستەکە لێرە باسی بکەین ئەویش بەڕاستی نیشاندانی ماهیەتی ئیسلامی سیاسیە ئێمە لە کوردستانی خۆمانە حیزبی یەکگرتووی ئیسلامیمان هەیە حیزبێکی ئیخوانیە کە داژەنیشن مەسەلەن باسی ئەوزاعەکەن و باسی قانونەکەن وانەکو حیزبێکی زۆر دیموکراتی خواز و ئازادی خواز و هەمیشەش ئاماژە بە تەجروبەی تورکیا ئەکەن و سیر ئەردۆغان چییە کات و ئەردۆغان چۆن هەوڵیدا مەسەلەی کورد چارە سەرکاتەوە تا کێشەکە حەلەکە ئەوانە بەڵام لە ڕاستیە ئیسلامی سیاسی و ئیخوانی نیشانی ئەدا کە ئەگەر مەجبور نەبێ و ئەگەر ناچار نەکرێت و ئەوانە بابەتی حوسنی مبارەک نییە بە خۆ پیشاندانی سەرجادە و ئەوانە دەستبەردار بێت و بڵێ باشە بە خوێن نەڕژێ و کۆتایی بە دۆخەکە بێنێ لە تورکیایە بەڕاستی ئیخوانەکان نیشانی ئەدەن کە ئەوان هێزێکی دڕندەن و ئەگەر تا ئێستا لە تورکیایە قەتڵ و عام و کوشتاریان نەکردو بەهۆی ئەوەیە کە مەجموعە یاسا لە پێشەوە تەسبیت کراوە و جێگیر کراوە ئەگەر نا ئەگەر بەدەستی ئیسلامی سیاسی ئیخوانی بێ هەموو جێگایەگە بێ بە لیبیا هەموو جێگایەگە بێ بە یەمەن هەموو جێگایەگە بێ بە سوودان و بەو جێگایانی کە ئەم جەریانە و ئەم ڕەوتە خۆیان نیشانداوە وجودی ئەمان لەگەڵ وجودی مەدەنیەت و شارستانیەت و یاسا و قانون و هەموو ئەوی کە پێوترێ مافی مرۆڤ نایەتەوە تەجروبەی تورکیا و ئەزمموی ئەردۆغان جیا لە هەموو ئەوەی کە ڕابردووا کردوێتی ئەمەی کە ئێستا ئەنجامێدا نیشانێدا کە ماهیەتی ئەم جوڵانەوەیە چییە من هەر لەم قسەی ئاخری تۆ دەست پێ بکەم معلومە ماهیەتی ڕەوتە ئیسلامیەکان ئەخوانیەکان ئەوە تەجروبەیان لەو ماوە کورتەی کە مرسی هاتە سەرکار لە میسر کۆمەلگای میسر واقعان بۆی تەحمل نەکرا و ئەزانم عاقبەت نەوعێک هاوپەیمانی لە بەرابەر خەڵکی ناڕازی و خودی ئەردەشا بە وجود هات و پێچرایەوە یا بەرحاڵ عاقبەت جریاناتی ئیسلامی سیاسی لە باڵی شیعی وەکو جمهوری ئیسلامی و لەکەوتەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستمان دیوە پێویست ناکاڵان وەختی بەرنامەکەی پێ بگرین یا خوبەوە تاالبان ئەینان ئەخەوانی بۆ معنا داعاناکەن ئەوژی ئیسلامی سیاسی سنیە دیمانە لە ئەفغانستان هاتوتە سەرکار حەمەسا
ئەو مدەتەی کە لە غەزە لەسەر کاربوو ئەڵان پێش شەڕەکەی تماشاکەی عاقبە زانین دەردێکی بە دانیشتوانی خەڵکی غەزەداوە و لە زەوتکردنی هەموو مافەکانیان لەو بابەتەوە قسەکەی تۆ ڕاستە ئەوەی حتا ئۆردۆغان وەکو ئەخوانیەکی 100% لە هەموو ئەم ساڵانەی لە دەسەڵاتا بووە لە تورکیا نەیتوانی وەکاری بۆ بکرێ ئەگەرێتەوە بۆ سەر خودی ئەو باگراوندەی کە کۆمەلگای تورکیا هەیەی عاقبەت لە دەورەی ئەتاتورکەوە تەماشا بکە ئەڵان سێکۆلاریزمێکی لەسەرەوەدا سەپاوی بە زەبر و زەنگ بێ هەم ئەوە بووە عاقبەت تورکیا وڵاتێکی گەورە بەشێکی جزوی ئوروپایە تەماعیەوەی ببێ بە جزوێک لە اتحادی ئوروپا دیارە ڕوتی ئیسلامی سیاسی ئەخەوانی مەجبور بوو تعدیلاتێک لە خۆیان بەوجود بێنێ بەڵام ڕۆژ لەگەڵ ڕۆژ توانیوێتی بەشێک لە قانون و نەریت و سیاسەتی خۆی داسەبێنێ بەسەر کۆمەلگایەدا ئەمە اتفاقەنەوەی حەولەدا بۆ ئەم حاڵەتی ئیستبدادیەتەوە وزارکە بۆ ئەوی واقعەنە و مەجارەی ببێ زۆرترین بەشی پلاتفۆرمی کۆنەپەرستانەی خۆی زاڵکە بەسەر ئەو کۆمەلگایەدا تا ئێستا کۆمەلگای تورکیا بە شێوەی جۆراوجۆر مقاومەتی کردووە هەڵسوکەوت بووە لەم جوڵانەوانە هەر خەباتەی کە لە دەورەی پارکێک گەزی کرا مەسەلا هەر پارکێک نەبوو ئەوەش بۆ خۆی تەقینەوەی ئەو ناڕەزایەتیانە بوو کە ئەو وەختە وجودی بوو واقعێتەکەوێ ئۆردۆغان و حزبەکەی عاقبەت بە زۆری سەرکوت فشار و زۆر مانۆڕی دیکەش حتا لە ئەوڵەکان و بە شێوە لە بواری ئابووریشا توانی یەکسری کار بکە بتوانێ زیاتر خۆی دابسەپێنێ بەڵام من پێم وابێ حقەتەکەی عەلا ڕەغمیەوەی تۆ ئیشارەت کرد ترامپێک لە سەتحی جەهانی ئەلعان دەستی ئاواڵە بکە ئۆردۆغان ئەم بەرنامانە بەرێتە پێشێ من پێم وابێ هەموو ئەم ئەوزاعە لە تورکیا ئەوە نیشانەدا ڕەوتی ئیسلامی سیاسی ملی نەوعی ئۆردۆغانی ئیتر بەرەو کۆتاییە چێ درەنگ و زووی کەوتووە من پێم وابێ ناتوانێت بە ئاسانی ئەم ڕەوتە بەرێتە پێشەوە حتا من لە چوارچەوەی ئەم نەقشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەدا بە تایبەت کە ئیسرائیلی فاشیستی تیا بەقووەت بووە من زۆر جێگایەک بۆ ڕەوتی ئاکێپێ و ئەوە بەجددی نابینم ئەمە جزوی تەناقوزاتێکە بینی ترامپ نەتەنیاهو و دەوری پێشووی ژارم پێکرد ئەبێ حەربێ لەو بابەتەوە خودی کۆمەلگای تورکیا لەعان جەهەپە و ئەم سکۆلاری قەدیم دەوڵەتی بە جێگای خۆی بەڵام باڵی سێوەم و ئازادی خواز و بەرابری خواز و چەپ خەرێکە زیاتر پەرەی تیاگرێ ئەمانەش دێنە مەیدان دەنەچە قسە ئەوەیە ڕاستەکەی ئەم ڕەوتی خەبات و مبارزەی کە لەوێ هەیە وەختێ مؤثرترە بێ هەرەوەی دوور لە چوارچێوەی کێشەی ئەم دوو باڵەی هەیەت حاکمەی بۆ ژوازی تورکیا ئالتەرناتیڤە شکڵ بگرێ ئەوژێ لە دڵی ئەم کێشەی بینی ئەم دوو قوتبە کۆنە پەرستەی کە هەمویان سابقەی دەوڵەت و دەوڵەتداریان بووە ئایا بەرەی چەپ و ئازادی خواست خۆی بەهێزترەکە خۆی قەویترەکە لە قامەتی ئالتەرناتیڤە لە 6 مانگ 1 ساڵی ئایندە ئاڵم حتا ئەتوانێ بێتە مەیدان ناڵم فەورەن دەسەڵات یەکلا کاتەوە ئەزانم ئینسانە بێ پالەزەوی قسە بکە بەڵام ببێ بە قوتبێت ببێ بە قوتبی سێوەمێکە قورسیەکی زۆری بێ لە کێشەکانە ئیتر ئەو وەختە هیچ لایەکیان نە ئاکێپێ نە جەهەپە بەبێ دەخاڵەتی ئەوان نەتوانێت بە مەیدانی کێشە یا ساحەی سیاسی تورکیا یا مەیدانی هەڵسوکەوتی ئاکەپێ و هاوپەیمانەکانی بێ یا هیچ جەهەپە و هاوپەیمانەکانی بێ ناقوتبی سوەمێکی ئازادی خواست بەرابەری خواست چەپ هەر ئەو سەدحە لە چەپبوونەی کاڵان هەیە وەقتی خۆی لە سندیکاکانی ئەوێ دیمانە لە اتحادەکانە دیمانە لە یەکسری ئەحزابی چەپی ئەوانە دیمانە ئەڵان لە نێو خوێندکارانی زانکۆکانە ئەبینی ئەگەر ئەمە سەر و سامانە پەیدا بکە و ئەکرێ و غیرە ممکن نییە عەقبەت لەو کۆمەلگایە تا ئێستاش ئۆردۆغان نەیتوانی و ئستبداتی وەکو نەوعی جمهوری ئیسلامی دابسەپێنێ وەکو پاکستانیش حتا دوو حیزبی شوێعی مەقڕیان هەیە و بارەکان هەیە مەجال هەیە ئەم کێشەدا دەقیقەن منیژارە و فاکتۆرانم لەدە مەجال هەیە ئەم قوتبی سووەمە زۆر بەهێزتر بێ تبدیل بێ بە ئالتەرناتیڤە و بە نەزەمەوە کاریگەری زۆر لەسەر وەزعەکە ئەبێ
قوتبێکی وا بێتە مەدان خودیان جاپۆشتەش مەجبورن شەڕی مان و نەمانیان بکەن عاقبەت واقعا لەم کێشەیە ئەگەر شکست بخۆن لە ئەردۆغان بۆ ساڵانی ساڵ ئەکەونە دواوە و بە ئاسانی خۆیانیان پێ نایەتەوە مەدانەکەوانی شەڕی سەر و ماڵیانەکەن بۆ یەکانە بەڵێ خەتەرەوەی نازانم لە تورکیە شەڕی نەوخۆی من اتفاقەن لە ئەوەڵێن قسە و باسێکا کە بە یەکمان کرد من ئیمکانی مداخلەی ئەرتەش ئەبینم ئەزانم ئەرتەشەکەی ئێستای تورکیە ئەرتەشی دەورەی کەنعان ئێڤرین و فورەن بێ کودەتا بکە و جناحەکانی بۆرژوازی بنێرێتەوە ماڵ و بڵێ من هەموو دەسەڵاتم چونکە ئەم ئەرتەشەش عاقبەت ئاڵوگۆڕی لە دەورەی ئۆردۆغانە ئاڵوگۆڕی بەسەدا هاتووە بەڵام واقعا خەتەرێک ئەوە هەیە ئەردۆغان لە ئەرتەش استفادە بکە من پێما بێ ئەردۆغان یەکێ لەو کارانەی کە کردوێتی لە دوای 2014 و 16 بۆ ئاخرین کودەتاکەی کەکرا 2016 بۆ وابزانم بەڵێ یا 2014 بوو لەبیرم نەماوە حرەکەی فتحوڵا گولان 2004 بڵێ نەهەروەی وە جێیش هاتە مەدان ئەگەر لەبیرت بێ ئەخبەت ڕۆژێک جێیش هاتە مەدان و زۆر سەرکوتکە لە دوای ئەوەدا تەسفیەکی زۆر لە نێو جێیشی تورکیا کرا بەڵام تەسفیەکە بەباری ئەوەی لایەنگرانی AKP لە نێو ئەرتەشیشا بە قووەت بوون بەهێز بوون بەعید نییە ئەم کێشەیە تونتر بێتەوە ئەم جار بەم شکڵە کودەتا بکرێ عاقبەت خودی ئەردۆغان و ئەم دەوڵەتە ئێستا مەجال بدا ئەرتەش زیاتر بێتە مەدان هاوقەدەم لەگەڵ یەکتری عاقبەت هەم جەهاپە و هەم ئەو باڵسۆمی کە من و تۆ قسەی لەکەین عاقبەت ئەوان سەرکوتکە بەرحاڵ لە نێو ئەم ئاڵۆزیی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو نازانم بە ئاسانی ئەم ئەوزاعە نۆرمال نابێتەوە کێشەکە هەر درێژەی ئەبێ هەر بۆ تێکردنی و قسەی تۆ یەکێک لە ڕاگەیانکارەکانی نزیک بە بڵێن کۆشتی سەر و کۆمار و ئەوانە لەو ڕۆژانەیە لە تویتێکا قسەیەکی ئاوای کردووە کە ئێوە جەهە بەبیر لە چیەکەنەوە کە ئاڵوگۆڕ لە تووشیە بەدی بێن و ئەوانە ئێوە نازانن کە لە ماوەکانی ڕابردووە ئێمە جمهوریەتێکی ترمان لە تورکیا دروست کردووە لە 1970 ئەوەی کە لە ناو جێشایە کەسانێکن کە 0 کیلۆمەتر لە ڕێگاوای نووسیوە 0 کیلۆمەترن کەسانێکن کە لە دوای ئەو حرەکەی گولان و جولان و ئەوانەوە دامەزرێنراون و ئەوانە وەفادارن بە بڵین دام و دەستگای حکوومەت و جمهوریەت و ئەوانە لەبەرەوە ئەمڕۆمە حکوومەتێکی ترەوە حکوومەتە نییە کە ئێوەین تاکردو بەرحاڵ من وازانم کە جێگایەک هەمیشە بۆ ئومێد دۆواری و بۆ ئەوەی کە ئەم دۆخە بە پۆزتیڤ بگەڕێەوە ئەردۆغان نەتوانێت جێگاپی خۆی بکاتەوەوانە هەمیشە بێ هەبێت وێ مەگەر ئەوە نەبێت دیارە بۆچی باسی ئەساسەن ئەم ڕووداوە ناکەین خۆ خەبەری خراپ بەخش بکەینەوە بیڵێن بەڵام باسەکە لەسەرەوەیە هاوڕە ڕەحمان من وا ئەزانم لە دۆخێکە کە ئەمڕۆ لە دنیاە بەرقەرارەکە وچی نەم دۆخە لە ئەمریکاشەوە بگۆڕ هەرێستا لە بەرامبەر ترامپە لە ئەمریکاشە جوڵانەوەیشی زۆر فراوان بەڕێکەوتۆ و سەری هەڵداوە و بێرنی ساندەرز و کۆمەڵێک تر لە هەڵسوڕاوانەوەوانە کەوتونەتە جم و جۆڵ و ئەوانەوە ممکنە ترامپ بەر لەوەی کە 4 ساڵەکەی تەوا بێسن لە دەسەڵات بکەوێت ئەمەش هەم واریدە بەڵام ئەوەی کە ئێستا لە ئەمریکایە هەیە و ئەوەی کە ئێستا لە ئەوروپایە دامەکرێت و پشتیوانی لێکرێ و فاشیزم و ئەو ڕاسیزمی کە هەیە و ئاشتی ئاشبوونەوە لەگەڵ رووسایە و کردنی کوڕەکەی سەلمان بە یەکێک بەسەرکردی یەکێک لە هێزە نێونەتەوەیە گرنگەکان و ئەمانە بە بڕای من لە دۆخێکی لەم بابەتەیە ئیسلامی ئیخوانی ئەتوانێت ئیدغام بێ ئەم دۆخە کۆنەپەرستانەیە ئایدیال و مناسیبە بۆ ئیسلامی ئەردۆغانی و ئیسلامی ئیخوانی چۆنی مشکلەکانە لەگەڵ ئیسرائیل لابەلاکەنەوە ئەوانە من بوازانم کێشەیەکی ئەو تۆیان نابێت توانن لەسەر خوێنی خەڵکی غەزەش مامەڵە بکەنەوە هەر ئێستا مامەڵەکەی بینی ترامپ و ئەردۆغان بەشێکی لەسەر خوێنی خەڵکی غەزەیە و ئەوەی ویتسکۆف لە مقابلەیەکە لەگەڵ یەشێک لە میدیاکارەکانی ئەمریکا بە ناوی تاکر کاڵسۆن باسی کردو توێتی ئەردۆغان و ترامپ دوو جاریش لە ماوەی هەفتەی ڕابردووە دوو جار بە دوور درێژی قسەیان کردووە لە مقابلەیەکە ئەوتێتی لەو قسە و باسانەیەکە کراوە مژدەی زۆر خۆش بەڕێوەیە
بۆ خۆر هەڵاتی ناوەڕاستەوەوانە کە دیارەمە بەس ئەوەی کە سیاستەکانی ئەمریکا بێتە پێشەوە بەرحاڵەمە لێرەیە ڕابگرین بەس چەند کۆمنتێک هاتووە کۆمنتەکان پیشان بین بەس لەوەی کۆمنتەکان پیشان بە من داواکەم هاوڕێیان ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتن بە تایبەتی ئەگەر لە ڕێگەی فەیسبوکەوە سەیری بەرنامەکانمانەکەن داواتان لێکم بجۆزنەوە بۆ یوتیوب و لینکی یوتیوبەکەی لینکی بەرنمەکە لە یوتیوبەوە لەلایەن خۆتانەوە پەخش بکەن بابینەرانێکی زۆرتر لە یوتیوب بۆ سێرماکە لە کوردستانەوە یوتیوب خەرجی هەیە لە دەرەوە یوتیوب و فەیسبوک فەرقی نییە بۆ ئێمە باشترە کە لە یوتیوبەوە بەرنمەکان ببینن ئەگەر ئەکرێ و ممکن نەبێ هاوڕێ ڕەحمەتەوان فرسەتەوە هەیە تۆ قسەیەک لەسەرەوانە بکەی کە من وتە بەڵام بە ئەم کۆمنتانەش نیشان بم لەبەرەوەی وەختێکی باشیشماگر بە بەرنمەکەەوە هاوڕێ ئەکرەم عەبدوڵڵا ئەڵێ ڕاستە سەرکوت لە ناوچە کورد نشینەکان زیاترە بەڵام پێتان وانەیە کە ئەندام و لایەنگرانی پەکەکە هەر وەک چۆن پێشتر دەنگیاندا بە ئەردۆغاندا دەنگیان بە ئەردۆغاندا ئەم جارە سیاسەتی پەکەکە ئەوە بێت کە خۆپیشاندان دژی ئەردۆغان نەکرێت من بەش بە حاڵی خۆم باسی معلوماتەکەم لێکدانەوەی خۆم باز ناکەم لەسەر پەکەکە چۆنەکات چیەکە سیاسەتی چۆنە معلوماتەکان ئەڵێن دەمپارتی لە ڕۆژەکانی یەکەمەوە پەیوەست بووە بەم خۆپیشاندانانەوە لە ئەستەمبول و لە شارەکانی ترکە لە دەرەوەی کوردستانن ئەوان جەماوەرەکان لە ناو خۆپیشاندانەکانە هەن و بەشدارن ئەوەی کە لە شارەکانی کوردستانە نەکراوە ئەگەرەکەی زۆرتر بۆەوە ئەگەڕێتەوە کە لە شارە کوردنشینەکانە سەرکوتی خوێناوی ئەنجامە دێتەوەوان و خەڵکیش لە ڕاستیە ئومێدەواری بە جوڵانەوە کە زۆر گەورە نییە بۆیە هاتنە مەدانیەوە ئەگەری ئەوەی کە لەو شوێنانش بێنە مەدانی ئەمەی ئەخیران لێکدانەوەی بەڵام ئەوە پێشووتر کەوتمەوە زانیاریە دەمپارتی پەیوەست بووە بەم خۆپیشاندانانەوە لەگەڵ خۆپیشاندانەکانە لە شارەکانی ئیستەنبول و ئەزمیر و ئەنقەرە و بۆرس و شارەکانی تریش دیار و دەمپارتی لەوێش هەر نفوزی هەیە من لەسەرم کامنت شتێک بڵم من بە جۆرە هاوڕاییم هەیە لەگەڵ هاوڕێ ئەکرەم ئەویشەوەیە زانیارەکەی تۆ بەجێ خۆی حتمما وایە کە تۆ باسیکە بەڵام حقیقەتەکەیەوەیە خودی ئەم باسی مفاوەزە پەیامی ئۆجەلان تەسیرێکی سیاسی لەسەر فەزای سیاسی شارەکانی کوردستان بووە حتاوی بووە کە ئەو لە ئەندازەی پێویستە نەیەنە مەدان من نەزانم سەرکوتی تونندە شارەکانی کوردستانی تورکی زیاترە بەڵام هەرو سەرکوتە تندە بووە لە 7 ساڵەوە پێشە ئەو خەڵکە هاتنە مەدان و ناترسان یا مەسەرەن مقایسەی کە لەگە شارەکانی کوردستانی ئێران خۆ سەرکوتی جمهوری ئیسلامی زۆر تون و تیشترە بەڵام ئەبینی مەسەرەن لە جەریانی هەڵسوورانی ئەو ئاخێزە جەماوەریەی دوای قەتڵی مەحسا ئەمینی شارەکانی کوردستانی ئێران بوونە مەدانی خەواتێکی زۆر قورس و قایم کە تاسیری سەراسەری هینا بوو یعنی من نظرم من لەگەڵ مشکلم لەگەڵ زانیارێکی تۆ نییە بەڵام عاقبەت ئەو چاوەڕوانیەی کە مفاوەزەیەکەیە کە پەیامێک دراوە کە لەوانەیە دیالۆگێک عاقبەت سەر بگرێ بینی دەوڵەتی مرکزی کە دەوڵەتی AKP و دەوڵەت باخچەلیە بتەونێتەوە ئەو حاڵەتە چاوەڕوانیە پاسیفیزمێکی بە نظرم زاڵ کردو بەسەر فەزای سیاسی شارەکانی کوردستانە و من پێم وابێ دەخۆتیشم لە قسەکانمە ئەینەن ئەردۆغان بۆیە ئێستا دەستی برد بۆ جەهەپە پێی وابوو یا بە دەرەجەیەکی ژوە پێی وابوو فعلەن دە کارتی کورتەکانی خستۆتە پەراوێزەوە ئەوان زۆر دژی نابن ئەڵان دەم پارتی لە ژێر فشاری بە قووەتی حرەکەی جەماوەریە لە بازە شارێک ئەوی تۆڵی پەیوەزوە بۆ حرەکەتە جەماوەریە کارە باشیان کردووە بەڵام لە عینە حاڵا ئەگەر وانە بواە بە نەزەرم مبتەکردترە بوون پێشە کەوتن هەرچی ئەوانی مەجبورن احتیاطاتی خۆیان بکەن لەم ئەوزاعدا بەڵێ ئەم کۆمنتەش هەیە هی ئەوڕێ مەحموود عوسمانە ئەڵێ لە تورکیا لە هەشتاکانەوە خەریکی بە ئیسلامیکردنی دەستگای سەربازین بۆیە تا ڕادەیەک دڵنیا بە لە تەدەخولکردنی سەربازی هەموو شتێک واریدە بەرحاڵ بنیش پێم وایە بەڵام یەشێک لە کێشەکانەوەی کە باسەکان دەڵێن جێژ موچینە ببێ بە دوو بەشەوە ڕاستە بە ئیسلامی کرابوو بەڵام ئیسلامی کرابوو بە گوڵانی دواتر کە ئەو سکودەتایە ڕوویدا بەشێکی زۆری سەربازەکان کە ئیسلامی بوونەوانە تەرەفداری گوڵانبوون ئێستا لە سژان لە زیندانان و لە گولانی کەم لە کارەکانیان دوور خراونەتەوە لە وەزیفەکانیان دوور خراونەتەوە بەڵام کێشەیەکی ترەوەیە کە ئەکرێم جێشە بە دوو بەشەوە ینی ئەوە کە یەکێک لە مەترسیەکان لە تورکیا هەیە
ئەوەیە کە ممکنە سوپاش یەک سوپار نەبێت هەتا ئێستا لە ناو پۆلیسا باسەکەن کە بەشێک لە پۆلیسەکان جۆرێک ئەیانوێ مامەڵێکی نەرمونیانتر بکەن لەگەڵ خۆپیشاندەرانە کە ئەمە کاریگەری دائنێ لەسەر ینی نیشانەیە ئەوەیە کە یەک دەستیەک لە ناو دابوون دەستگاکانی دەوڵەت بوونی نییە. کۆمنتێکی تریش هاتووە ئاورە تافگاڵێ ئایا هیچ ئایا ئێوە وەک حیزبی حکمەتی پەیوەندیتان هەیە لەگەڵ دەم پارتی و حیزبی کۆمونیستی تورکیا ئایا بە بۆچی نیەوە ئەردۆغان و حیزبەکەی بڕوخیان جەهە بەبێتە دەسەڵات لەو خراپتر نابێت بەڕای ئێوە دوای ڕوخانی ئەردۆگان کامە حیزبی تورکیا دەبێتە دەسەڵات کە دەم پارتی بێتە دەسەڵاتدار ببێتە دەسەڵاتدار لەوە باشتر دەوێت بارودۆخی ژیانی خەڵک لە ڕووی ئازادی مافەکانی تر بەرحاڵ ئەو باسی دەم پارتی ئەخی تێ نەگەشتم بە زوازە مەبەستیەوەیە کە ناورە تافگاڵێ گەر جەهە ببێت لە ئەردۆغان خراپتر نابێ. من چەند لەو بابەتەوە قسەیە بکەم هاوڕشمەڕ بەڵێ فەرمو فەرمو. ئەوڵەن زۆرم سڵاو هەیە بە هاوڕیان کە مندانن جملە هاوڕە تافگە کاڵان نووسی بووی یەک وەکو پەیوەندی ناحیز بە حکمەتی هیچ پەیوەندێکی یا بە هەر جۆرە بێ لەگەڵ دەم پارتی یا لەگەڵ ئەو ئەحزابی چەپی دیکەی ئەوێنە نییە. بەڵام ئێمە لایەنگری ئەوە نین کە لەم کێشەیە جەهەپە گویا و ئالتەرناتیڤۆی و دەسەڵات بگرێ و ماف و ئازادی بۆ خەڵکە سەرمێنێ خارج لە ئێرادەیە ماڵان کێشە لە بینی ئەم دووباڵەی هەیەت حاکمی بۆژوایی ئەوێدان ئێمە لە قسەکانمانەوتوان لایەنگریەوەین لەم کێشەیەدا باڵی سووەمێک بەرەی ئازادی خواز و بەرابەری خوازێک بێتە مەدان و خۆی بەهێز کە ئەگەر تەواوی دەسەڵاتیشی بەدەست نەبێ بەشێک بێ لە دەسەڵات بۆی بتوانێ لانی بەشێک لەو خواست و ویستانەی لە قوڵای دڵی جەماوەرەیە دای بسەبێنێ بەسەر هەیەت حاکمەکە یا لە تەناسب خۆیان لە نەزەر ئێمەوە جوابی قەتعی و واقعی بەم هەموو ڕووداوانە تاڵانەی لە تورکێژەوە یاقبەت چینی کرێکار و بەرەی ئازادی خواز و بەراوبەری خوازی وەها بێتە مەدان و خۆی ئەم دەسەڵاتە گەندەڵی سەرمایەداریە پاک کاتەوە بە جەهەپەیەوە بگریا بە ئاکپەیەوە بگرە عاقبەتەوەی پێڵین هێزی و ئالتەرناتیڤی ئازادی خوازی بەرابەری خوازی شوورایی دەسەڵات بگرێت بۆەوەش حتممە و چەپانەیە وێنش خەریکن کارەکەن و هیوادارم تیان موفق بن بەڵام ئەوەی لە کوردماوەیە ئەبینرێ وانی ئەڵان ئەوان بڵین لە شەژمانگی ئایندەیە بەرەیەکی وە دێتە مەدان جا لەم بینەدا لەم کێشەی بینی ئەم دووباڵەی بۆژوازیدا یەکەم ئەگەر ئەم ڕەوتی بەرەو ئستبدادی چوونی زیاتری ئەردۆغانی و ئاکپی شکست بخوا ئەمە بۆ خۆی یعنی ڕەوتی حرەکەی ئستبدادی شکستەخوا جا سبێنەگە جەهەپەش لەگەڵ هاوپەیمانەکانی دەسەڵات بگرن بە ئاسانی ناتوانن بکەونەوە سەر ڕەوتی ئستبدادیە کە ئێستا ئۆردۆغان بەدەستی هێناوە فەزایەکە کرێتەوە شەرایطێکە کرێتەوە کە دووبارە بەری چەپ و ئازادی خواز ئیستفادەی لێ بکە دەم پارتی بێتە سەرکار ئایا ئەوزاع باشترە بێ ئەمانە هەموو باڵەکانی جۆراوجۆری بۆژوازی یا سەراسەری تورکیان یا کوردستانن ئێستا و ئالتەرناتیڤ و ئازادی خوازانە نییە کە ئێمەی بەرەی کرێکار و زەحمەت کێش ئەمانەوێ بەڵام لە تەناسب خۆیانکەدا مەسەڵەن هەر لەم شەرایطەدا دەم پارتیەک حتا لە شارەکانی کوردستان دەسەڵاتی بەدەستابێ مەجبورە لانی کەمی لاکردنەوە لە خواست و ویستی خەڵک بدا بۆ ئەوەی دەسەڵاتی بەدەست بێ بۆ ئەوەی لە قودرەتا بێ بۆ ئەوەی بەرابەر بەو سیستمی متمەرکزی لە مەرکەز ڕابوەستێ بەحاڵ لەم پرۆسەدا بەستەجی بە تەوازن قوایە هەر تەوازن قوایە کۆمەکە بەوەی کۆمەلگان نەفەسێک تازە بکاتەوە دەرەجێ لە ئاواڵەبوونی زیاتر تیاێت بێ مەجال بۆ بکرێتەوە کرێکار و زەحمەت کێش و بەرەی چەپ بێتە مەدان ئەوە بە قازانجا دەنان نا ئالتەرناتیڤی ئەوانە ئەو ئالتەرناتیڤ نییە کرێکانانی تورکیە بیانەوێت